بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەگەڵتان کاک بەکردەوە وەکو قسەکانی خۆت تەواوکەیت و پێم خۆشە باسێکیش لە ئەو یاسایە بکەیت کە لە شوباتی ئەم ساڵ لە پەرلەمانی عێراق پەسەند کرا. یاساکە ناوەڕۆکی یاساکە چییە بە کورتی و خەوشەکانی چین و ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی چین؟ بەڵێ من پێش ئەوەی کە عرضێکی گشتی لەسەر یاساکەکەم ئێستاکە، بەڵام پێش ئەوە سەبارەت بە مەسەری پێشکەشکردنی ئەو پرۆژە یاسایانی کە پێشکەشکرێت بۆ پەرلەمان چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی پەرلەمانی کوردستان بە بڕای من ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەرچێک لەسەر شانی ئەوان هەیە کە پشت بەستە بە مەسەلەی هەندێک ژمارە و داتا کە پێویست ئەوان تەقدیمیکەن. من پێم وایە کە ئێستا لە هەموو دنیای ئەو حکوومەتانی کە لە دنیا احتیماد دەکەنە سەر ئەو ژمارە پیاوانەیە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تەقدیمیەکان بۆتە نەریت ئێستاکە ئەوان پێش ئەوی دیراسی هەر مۆزوعێ بکەن یان هەر مەشروعی یاسای تەقدیمکەن لە پێشا پرس بە ئەوانەکەن. من پێم وایە کە ئێستاکە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەم نوقسانیە لە ئیشەکەیان هەیە. مەفروض وایە ژماری حەقیقی ژمارەی ڕاستەقینە لە حەقیقەتی ئەو ڕووداوانە ئەو کارەساتانی کە من نایانم بە فعلی کارەساتی ڕاستەقینە کە ڕوئە لە حاڵەتەوە دەبێتە دیاردەیەک و دووبارە ئەبێتەوە چەند جارێک بە یەکنەوە چەند جارێ دووبارە ئەبێتەوە ئەمانە بە ژمارە بخەنە بەردەم لایەنە بەرپرسەکان با لایەنی بەرپرس ئەو تەسەڕوفەنەکە. ئەو کاتە ئێمەڵی خەتاکە لە گەردنی حکوومەتی هەرێمی کوردستانایە کە ئێمە ژمارەمان نایە و هیچ جوارەتە هەڵسوکەوتێکی نەکرد. دووهەم مەشارعی یاساکان پرۆژەی یاساکان نەک هەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هاوڵاتی ئاسایش دەتوانێت ئەو مەشروع تەقدیم بکە. عادەتەن ئەو مەشروعانەی کە تەقدیمەکرێت لە ناو خەڵکە فکری کەسێکە یا کاسبکارێکە یا بازرگانێکە یا جوتیارێکە یان هەر کەسێکە لە کۆمەلگا کێشەیەکی هەیە ئەیخاتە بەردەم کەسێکی یاسایی مختص ئەو کەسە پرۆژێکی یاسایی لێ فۆرمەلە ئەکات و دەخاتە بەردەم جیهاتی لایەنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیداریش دەخاتە بەردەم ئەو بەشانی کە پێیان دەوترێت بەشە مەطبەخیەکانی پەرلەمان هەڵدەسێ بە سیاقەکردنەوەی ئەو وەکو مەشروعی یاسایەک. بۆیە مەشروعی یاسا لە بنەڕەتە پێداویستی خەڵکە دەبێتە مەشروعی یاسا و سبەینێش کە ئەو مەشروعی یاسا دەرچێت بۆ ڕێخستنی پێداویستەکانی ئەوان و دابینکردنی پێداویستەکانی ئەوانە. بۆیە من دەزانم ئەم ئەرکەش ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پێی هەستن وا دەزانم سەروەرێکی دیکە بۆ لە پاڵ سەروەرەکانی دیکە بۆ خۆیان دەنووسن پێویست ئەو کارە بکەن. جهودی ئێمەش هەم بۆکو یاساناز وەکو پەرلەمانتەر لەمڕۆ هەرچیەک بە ئێمە بکرێ ئێمە لە خزمەت ئەو کارە لە خزمەت ئەوانە بیسەبارەت بە یاساکە کە دەرچوو بەگشتی کۆمەڵێک خاڵی گرنگیتیە لە سەرەتادا مادە تعریفەکانی باز لە ڕێخستنی یاساکە دەکات. باسیەوەم بۆ بکەی کاک بەکرد پێم خۆشە باسێکیەوەم بۆ بکەی گەڵاڵەکردنی ئەمە وەکو پرۆژە یاسا پاشان وەکو یاسایەک و پەسەندکردنی لە ئەنجامی چیەوە بۆ بۆی لە حکوومەتی هەرێمی کوردستانیش سوود لەمە وەربگیرێت. ئەمە من پێم وایە لە بنەڕەتدا ئەو عێراقی سەر ڕەبتە بە وەکو شەبەکەیەکی یاسایی نێودەوڵەتی ڕەبتە بە کۆمەڵی وڵاتی دنیاوە کراوەتەوە عێراق. یعنی کۆمەڵێک یاسا هەیە کۆمەڵێک قەرارات هەیە ئێستا کە یەنە ناو پەرلەمانی عێراق دەرئەچن لە بنەڕەتە لەوانەیە پێداویستی ناوخۆی حکوومەتی عێراق نەبێ بەڵام کۆمەڵگای عێراقیش نەبێ بەڵام پێداویستێکی سەرەکی بوونی زیندوێتی ئەو پەیوەندیە کە عێراق لەگەڵ وڵاتانی دیکە هەیەتی. بۆ نمونە اتفاقی پرۆتۆکۆلێکە لە بینی عێراق وڵاتێکی دیکە پرۆتۆکۆلی تەعاونیە لە مەجالی ئابووریە لە مەجالی بازرگانیە لە مەجالی تەکنۆلۆژیای لە مەجالی زەراعە هەر مەجالێک لە مەجالەکان پێداویستێک دروستیەکە. پێداویستی ئەم یاسایە بە بڕای من بوونی ئەم یاسایە لە هەموو وڵاتانی کە دۆستی عێراقن. ئەو وڵاتانی کە ئێستاکە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتیە کار دەکەن بەشێکی هەرە گرنگ لە ئەو میزداقەتی کە دەین بە وڵاتی کە مامەڵی لەگەڵا دەکەن کۆمەڵێک یاسایە کە پێویستە لە وڵاتەیە دەربچێت. یەکێک لە یاسایانە ئەم یاسایە بەڕاستی ئەم یاسایە بە پێوەرەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی دانراوە. یعنی لە هەر وڵاتێکە ئەم یاسایە هەبێ مؤشیرێکە ئاماژەیەکە کە لە وڵاتەدا بە فعلی ڕەچاوی خاڵە سەرچیەکانی یاسای نێودەوڵەتی دەکرێت بەوەی کەوە هەندێک بڕگە دادەنرێت لە یاساکاندا کە ڕەچاوی مافەکانی مرۆڤ دەکات ئەو مافانەی کە لە دەرەوەی سنوورەکانی لە دەروی سنوور و جوگرافیا سیاسەکانی وڵاتان مامەڵی پێدەکرێت. مەسەلەی ئیتیجار بالبەشەر مەسەلەی بازرگانیکردن مرۆڤ و مەسەلەی تاوانێکی ناوخۆیی نیە تاوانێکی نێودەوڵەتیە بەرگەی بەزاندنی سنووری وڵاتەکان بەرگەیەکی گرنگ ئەم یاسایش باسی لەو خاڵە کردووە لە ڕاستیە. بەڵێ گەربینە سەر یاساکە پێداویستەکانی یاساکەش ئەمەیە ئەو خاڵانی کە لە یاسا نێودەوڵەتەکانی دراوسەکانی ئێمەدا هەیە بەتایبەتی یاسا ئەوروپیەکان بە هەمان شێوەجارێکی دیکە بە سیغەیەک لە سیغەکان دووبارە بەتەوە گەر نەڵم دووبارە بوونەوە داڕێژداوەتەوە جارێکی دیکە. یەکێمان تعریفەکەی کە لە سەرەتا ئیشارەتم پێیا کە باز لە ڕێکخەر و باز لە ئۆرگانی دەسەڵاتەکە و باز لە خودی تاوانەکە دەکا. بەرگەیەکی دیکەی باز لە پێکهێنانی کۆمەڵێک لیژە دەکە. لیژنەکان سێ جۆر لیژنان لیژنێکی مرکزیە کە پێک هاتووە لە هەموو پێکهاتەکانی عێراقی تێدایە لە ئەو اختصاصانەی کە لەو مەجالەدایە لیژنێکی مرکزیە بۆ سەرپەرشتیکردنی هەموو ئەو لیژنانەی کە سەرپەرشتیکردنی سەرپەرشتی ئەوە دەکەن کە ئەو کەسانی ئەبنە قوربانی ئەم تاوانە
ئەوانە ئیوایان کە بڵێن بیانگرنە خۆیان پێداویستەکانیان بۆ دابینکەن پێداویستی مادیان بۆ دابینکە پێداویستی ئەمنیان بۆ دابینکەن شوێنی حەوانەوە بۆ دابینکەن جۆری دۆم لە لیژنەکان لیژنەی ئەقالیمەکان کە هەرێمی کوردستان بەشی بڕگەی پشتی ئەسەدی بەرەکەوێت پشتی شێری بەرەکەوێت هەروەها بە ناویش ناوی هاتووە هەروەها لیژنەی پارێزگاکانیشمان هەیە کە دەکرێت لە هەموو پارێزگایەکە وجوبێ لە هەموو پارێزگایەکە لیژنەیەک هەبێ کە سەر بە لیژنە مەرکەزیەکە بێ ئیشی ئەوە بێت کەوا ڕەسدی هەموو ئەو حاڵەتانە بکە کە لە ئەو پارێزگایە ڕوئات بە هەمان ئەو ئەرکە هەستەیە کە لە لیژنە مەرکەزیەکەیە لە ڕاستیەکاری پێدەکرێت بە کۆمەڵی بەرگا باسی لێوەکراوە کارەکانی لیژنەکانیش لە بەرگەیەکی یاسایی گرنگە باسی لێوەکراوە خاڵێکی دیکەیان بعض سزاکان لە ڕاستیە دەستی لێتون کراوە مشەڕی عێراقی لە حاڵەتێکا کە گەریاسەکە لە زۆر و بارودۆخێکی احتیادیار ڕوو بە سزایەکی بۆ داناوە بەڵام هەندێک حاڵەتیشی داناو کە ناوینەوە زرفی مشەدەدا کە سزاکەی دووبارە کردووە لە هەندێک بەرگایە دەگاتە عقوبەی لە سێدارەدان کە ئەگەر هاتوو لە ئەنجامی ئەم متاجرەیە مەرجی ئینسانێک یا خەساربوونێکی لەکەوتەوە کە ئەمانە گرنگی پێدانی مشەڕی عێراقی سەبارەت بە ئەم یاسایە ئەماش من پێم وایە ینی خاڵی گرنگن بۆعدێکی ئینسانی کە لە یاساکەدا بەلای منەوە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ئێمە لە یاسای ئوسولی محاکماتی جەزایی هەمانەکە ئەو ئیعترافاتانەی لە تۆمەتبارێک وەردەگیرێ بە زۆر بە زەبری لێدان و ئەشکەنجە و ئازار ئیعتیباری پێ ناکرێت ئەگەر لە بەردەم دادگای ساغ بێتەوە کە ئەو ئیعترافانی بە زۆر لێوەرگیراوە لەم یاسایەدا بڕگایەک هەیە کە دەڵێ لە هەموو بارێکدا ئەو اعترافەتانی کە زەحیەدێکە لێرەدا اعتیباری پێ ناکرێت بە معنای ئەوە ئەگەر اعترافیش کە ئەو کاری بێختیاری خۆی کردووە هەر بە قوربانی اعتیباری بۆ کرێت کە ئەمە حیمایەتی قانونی زۆر گرنگە بە بڕای من ئەم یاسایە کۆمەڵێک بەرگەی تێدایە کە بە پێوەرەکانی قێمی نێودوڵەتی بە پێوەرەکانی قێمی حتا شەریعی ئیسلامی ئەو قانون دەستوری عێراقی ئەو عرفونەیتەش کە حیمایە ئەیات بە کەسێک کە ظروف و بارودۆخێک وای کرد لێ کردووە ناچار بێ تاوانێک بکە من بە بڕای من لەگەڵ هەموو ئەو قیاماندا یەک دەکرێتەوە کەواتە چ پێویستەکە لە کاتێکدا لیژنەی هەرێمەکانمان هەیە لیژنەی پارێزگاکانمان هەیە و لە یاساکە ئاماژەی پێدراوە ئەوەی عێراق چ پێویستەکە لە هەرێمی کوردستان ئێمە یاسایەکمان هەبێت ئەمە پرسیارێکە بڕێی هەیە دەڵێ پێویست ئێوەش نوێنەری کوردن لەوێ ئەو قسێ دروستە ئێمە لە کۆنگرەکەی پێشووترا کە بەڕێز ڕێکخراوەکەی بەرز خاتو ڕێزان سەرپەرشتی ئەو کۆنگرەی کرد خاتوپەیمانیش حاضر بوو من مجانەزارم وا بوو کە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە یاسایەکی لەو جۆرە نییە بەڵام ئەگەر هاتو ئێمە لە هەرێمی کوردستاندا هەستمان کرد کە یاساکە کێرێنێکی تێدایە پەیوەندی بە تایبەتمەندی هەرێمی کوردستانەوە هەیە ئەو کاتە دەکرێت ئێمە مەشروعی تعدیلێک تەقدیم بکەین بۆ ئەمە چونکە لە بنەڕەتە جێبەجێکردنی ئەم یاسایە کۆمەڵێک پێداویستی مادی ئەوێ پێداویستی ئیداری ئەوێ کۆمەڵێک هەلومەرجی ئەوێ کە چ پێویستەکە کە تۆ ئەم یاسایە لە هەرێمی کوردستاندا بە بڕیارێکی نەفاز ئەم بڕیارە دەرکەیت و ئەم یاسایە جێبەجێ بکرێ چی پێویستەکە جارێکی دیکە ئەمە دووبارە بکەیتەوە لە هەرێمی کوردستانە من پێم وایە دووبارەکردنەوەی پێویست نییە لە هەرێمی کوردستان چونکە لە بنەڕەتە یاساکە جێبەجێ بکرێ بەم پێداویستیە کە ئێمە نوێنەرانی کورد بووین لە بەغدا خەوشەکانی ئەم یاسایە چین بۆەوەی لە کوردستان سوودی لێ بڕوای من خەوشەکانی یاسای ئەوەیە من ئەترسم ئەم یاسایەکی مرکزی بێت ئەگەر ئەم یاسایەکی مرکزی بێت و یاساکانی دیکە قیمەت و بەهای خۆی لەدەست ئەیە مەفروض ئەم یاسایە ئەو بەشە لا مرکزی ئەو بەشەی کە پەیوەندی بە لیژنە فەرعیەکانی هەرێمەکان و پارێزگاکانەوە هەیە کە لیژنەی فعال و کاریگەر بن بۆی لەسەر ئاسی پارێزگا بە شێوازێکی ڕاستەخۆ لەگەڵ مەسەلەکانە بکەن و تەخسیساتی میزانی بە قوتیان بۆ دابنرێت چونکە ئەم مۆزوع بەشێکی حلکردنی کێشەکانی بەڵام پێداویستە سەرەکیەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە پەیوەندی بە مەسەلەی دابینکردنی میزانیەوە هەیە. بەڵێ زۆر سپاس پێمان خان بێمە لای تۆ باس لەوە کرێت کە زیاتر لە 4000 کچی عێراقی خوار تەمەەن 18 ساڵ تا ئێستا بێسەر و شوێنن ڕەوانەی وڵاتانی کەندا و میرنشینەکانی کەندا و کراون بە مەبەستی بازرگانی کردن پێوەیان و باس لەوەش دەکرێت کە لە کەرکووک ئەم مەسلەیە زیاتر بووە بە دیاردا ینی ترسی لە ناو شارەکە دروست کردووە ئێمە بە حکمیەوەی ئەم هەرێمە دراوسێی پارێزگاکانی عێراقا و کەرکووکیش بەشێکە لە کوردستان پێتوانیە کاتی ئەوە هاتووە کە لەم هەرێمەش بیر لەوە بکرێتەوە کە یاسایەک بۆ ئەم مەسلەیەدا بدرێت بۆ ئەوەی هیچ نەبێت بەری پێ بگیرێت لە داهاتوودا زیاتر تەشەنە نەکات بە شێوەیە کە لە کۆنتترۆل دەرچێت. بە ئەکیدی من لە سەرەتا کە قسەم کرد باسم کرد کە دوو ڕێگا هەیە بۆ ئەوی تۆ ئەم یاسایە لە هەرێمی کوردستانە بوونی هەبەیە ئینفاسکردنی ئەم یاسایە و کوکاک بەکرد ئیشارەتی پێکرد لە ڕێی پەرلەمانەوە چکە هیچ یاسایەک ئەگەر پەرلەمانی کوردستان ئینفازی نەکات جێبەجێ نابێت لە هەرێمی کوردستانەیە دەرکردنی یاسایەکی تر یاسایەک بۆ تایبەت بە هەرێمی کوردستان کە من لەگەڵ ڕای دوو هەمیان لەبەر کۆمەڵە حاڵات یەکێکیان لە مادەی چواری ئەو یاسایەیە کە هاتووە کە باز لە تەشکیلی لیجانەکان ئەکات کە بە شێوەیەک بچوو کراوەتەوە ئەم تەشکیلی لیجانانە مەسەلەکە ئەکاتە مەسەلەیەکی شکلی تەواو کە لەبەر ڕۆتینات من پێم وابێ ناتوانانی ناوەڕۆکی یاساکە وەکو خۆی جێبەجێ بکەیت لە کاتێکا کە ئێمە ئەبێ حاڵەتێکمان لەبەر چاوا بێت
لە هەرێمی کوردستانە سەبارەت بە پاراستنی مافەکانی ژنان و پاراستن داڵدەدانی ژنان لە بازرگانی پێکردنیان یاخود لە ئیستیغلالکردنیان زۆر لە پێشترە لە عێراق کە تۆ لێرە لە یاسایەکی تایبەت بە هەرێمی کوردستانە کە دەسەڵاتەکانی دەستنیشان کردبێت بە دام و دەستگاکانی دەسەڵاتی تەنفیزی هەرێمی کوردستانەوە من پێم وایە باشتر ئەتوانی ڕێگا لە مەسلەی بازرگانیکردن بگری و کە بەداخەوە وەکو جەنابەت ئیشارەتە پێکرد هەرێمی کوردستان ئەکرێ بڵێ بووە بە مەحەطەیەکی گواستنەوەی ژنان لێوەی بۆ وڵاتانی دەوروبەر وڵاتانی سووریا و وڵاتانی تری دەوروبەرمان وڵاتانی کەنداو کە ئەمەش جارێکی تر هۆکارێک ئەبێ یا پاڵنەرێک ئەبێ بۆ ئەوەی کە تۆ بتانی ڕێوشوێنی باشتر بگریت لەوەی کە دام و دەستگاکانی هەرێمی خۆت چل ئەوەی کە ڕەبتی بە وەزارەتی ناوخۆ هەیە کە ئەوان پاراستنی سنوورەکان و کۆمەڵێک حاڵاتی تر لەخۆ ئەگرێت چ ئەوانەشی کە پەیوەندی بە پاراستن و شەڵتەرەکانی ژنانەوە هەیە چ شەڵتەرە حکومیەکان لە هەرێمی کوردستانەوە چ شەڵتەرەکانی ڕێکخراوەکانی ژنانیش کە ئەتوانی لەم ڕێگەیەوە باشتر کۆمەک بە قوربانیەکان بکەیت کە من پێم وابێ لە عێراقا ئەگەر ئێمە هەرچەنەوەکو کاک بەکرد ئیشارەی پێکرد فەرق هەیە لە بینی ئەم یاسایە و یاسای ڕێگرتن لە لەشفرۆشی بەڵام لەو یاسایەشە دیسانەوە ئەو کەسەی کە بە ئارەزووی خۆشیەتی لەشفرۆشی ئەکات هەرچەنە ئەنسوری مشتەرەک لە بینی ئەم دوانەیە وەرگرتنی پارەیە ئەگەر بە ڕەزامەندی بێ یا بەبێ ڕەزامەندی بێ دیسانەوە ئەویش معالەجەکەی وا کردووە ئەو لەشفرۆشە وەکو تاوانبارێک سیر ناکە ئیداعی ئەکا لە ئیسلاحیەکە کە بۆ ئەوی تەهیل بێجارێکی تر بۆ ئەوی بێتەوە ناو مجتەمع بەڵام نە لە عێراقا نە لە هەرێمی کوردستانە ئەو بنکە چاکسازیە نییە کە ژنێکی لەشفرۆش کوڕێکی لەشفرۆش ناڵێکی لەشفرۆش بگرێتە خۆی کە ئەمە و ئێستش لە عێراقا بە بەراورد بەو بارودۆخە سیاسی ڕەنگە کاک بەکرد باشتری لێ بزانێت سیاسیە شڵۆقەنا لەبارەی کە هەیە من پێم وابێ ئەم یاسایە جێبەجێکردنی زۆر زەحمەتەوە بە نووسراوی زیاتر ئەمێنێتەوە پێم وابێ جێبەجێکردنی یاسایەک کە لە هەرێمی کوردستانە دەربچێ بۆ ناو هەرێمی کوردستان باشتر ئەتوانرێت جێبەجێ پەیمان خان ئێوە وەکو پارلەمان و وەکو لیژنەی مافی مرۆڤ تا چەند بە دوواداچوونتان کردووە بۆ ئەو باندی لەشفرۆشیانەی کە ئێمە ماوەناماوەیە گوێمان لێ بێت دەستگیر کراون دوایەوە نازانین ئەمانە خرێنە زیندانەوە زۆر جار باس لەواکرێت کە بەرپرسێکی لە پشتەوەیە پاشان ئازا دەکرێن و بە نسبەت ئەوانەی کە لەسەر جادەکان نەبینرێن ئیشی سوالکردنەکەن مناڵی زۆر زۆر بچووکیان تایە ئایا ئەمانە هەر خۆڕست خۆیان ئیشەکەکەن یاخود لایەن یەکەیە کە تەمویلیانەکات ئەوێت بڵین پارەیان لێ وەرگێ نەک تەمویلیانەکە و هانیانەدا بۆ ئەم کارە چ لە ڕێگەی ئیبتیزازەوە بێ یاخود لە ڕێگەی هەڕەشەوە ئێوە لە پارلەمان تا ئێستا بە دوواداچوونتان کردووە ئەگەر نەتان کردووە بۆ نەتان کردووە وەکی دەیکەن دوو بەشە ئەمە دیاردەی سوالکردن کە پرسیارت کرد جەنابەت ئەمە لیژنەی کۆمەڵایەتی لە پەرلەمان ئەم ئیشیان بە تایبەتی سوالکردن بە مناڵ کە ئەوان مختصن پێی و بە دوواداچوونی زۆر وردیان بۆ کرد و لە نەتیجەی ئەو بە دوواداچوونەوە و گەیشتنە ئەو قەناعەتەی کە ئەم مناڵانە بە فعلی ئیشیان پێ ئەکرێت ینی بەشێک لەو کاسبی کە پێیان ئەکرێت سوالکردنە نەک ئەوەی کە بە ئارەزووی خۆی سوال بکات بۆ خۆی بۆ خزمەتکردنی خۆی یاخود لایەنێکەیە کە پێی ئەکات ئیتر ئەو کەسە کە سوکاری خۆی بێت یاخود لە دەرەوەی خێزانەکەی خۆی بێ گرنگ نییە مهم و ئیستیغلالکردنە و پارەکەی کەسێکی کەوەری ئەگرێ پرۆژە یاسایەکیشیان ئامادەکرد بۆ قەدەغەکردنی سوالکردن لە پەرلەمانە کە بەداخەوە ئەویش دیسانەوە لە کاتی خوێندنەوەی پرۆژەکە لە ناو پەرلەمانە ڕەت کرایەوە کە ئەمەش بەڕاستی بەبێ پاساوێکی گونجاو ڕەت کرایەوە کە بەداخەوە زۆر جار ئێمە وای لێ هاتووە ئەوەندەی پرۆژە ڕەت دەکەینەوە ئەوەندە پرۆژە پەسەند ناکەین کە لە گرفتەکان پۆشکردنی ئەم دیاردەیەت لە پای چییە مەبەستیان چییە؟ کۆمەڵێک هۆکار هەیە کە هەر بابەتەی هۆکاری خۆی هەیە من پێم وابێ ئەمەی سوالکردنەکە لە بەهەندوەرنەگرتنی ئێمە بەداخەوە ئەوەندەی ئیش لەسەر مەسەلە سیاسیەکان و ململانیە سیاسیەکان و بەرژەوەندیە باڵاکان و مەسەلەی بودجە و اقتصاد ئەکەین ئەم بابەتانەی کە
کرۆکی کۆمەلگاکەتی لەسەر ڕاوەستاوە و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لەسەر ڕاوەستاوە و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤی لەسەر ڕاوەستاوە بەڕاستی جێبایەخی هیچ لایەنێکی ناو پەرلەمان نییە بە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە کە ئەمە گرفتی سەرەکیە بۆیە ئەوەندەی خۆمان ئەنینەوە و ئەوەندەی خۆمان حاضر ئەەکەین بۆ مناقەشەکردنی بودجە بۆ مناقەشەکردنی با بڵێین مەسەلە سیاسیەکان بودجەی ئەحزاب مەسلەی پێشمەرگە ئەوەندە مەسلەی لەشفرۆشی و مەسلەی سوالکردن و مەسەلە مرۆییەکان جێگەی بایەخمان نییە سەرجەم فراکسیۆنەکان بە بڕوای من کەم تەرخەمن و ئەمەش هۆکاری ئەوەیە کە ئەمانە بە زۆرینەی دەنگ و ئەو زۆرینەی دەنگانە لە مەسەلا مرۆییانەیە بە تەنیا زۆرینەی دەنگی دەسەڵات نییە لێخەکەی من پێشتۆیە ینی هەردووتان قانونین با بە قانونی بڕوە لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆت ئەڵی چی پێشتۆ تعلیقەکان فەرموو قوربان لێدیز فێست طبعاً دەستەکانی خۆش بە پێشێت تۆ پرسیارەکە بکەی بەڕاستی هەموو مەسەلانە زۆر بە وردی باسی لێکرد بەڵام منەمێ باس لە یەکش گرنگە ئەم یاسایە کە لە وەقایع عێراقیا دەرچوو بەپێی دەستور بەپێی دەستوری عێراقی لە هەموو عێراقا جێبەجێکرێت ئەمە نقاطێکە کە من باسەکەم پێویستەکە بەپێی دەستوری عێراقی لە هەموو عێراقا جێبەجێ بکرێواتە لە مەحاکمەکانی عێراقا ئەم یاسایە جێبەجێ بکرێت ئێمە نقطەیەک هەیە کە هەمیشە هەرێمی کوردستان باس دەواکە کە لە ساڵی 1992 یاسای ژمارەیان زەمان هەیە ئەڵێ هەر یاسایە کە لە حکوومەتی بەغدا دەرچێت جێبەجێ ناکرێت هەتاکو جارێکی تر لە هەرێمی کوردستان تەشریعی پێ نەکرێت ئەو کاتێکی ئەمە دەرچوو ئەم بڕیارە جەنابتان نەزانن ڕژێمی پێشووتر لەسەر حکم بوو دواتر لە ساڵی 2023ەوە ئێمە ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانمان کە ئەندام پەرلەمانی کوردستان خاستن ئەم ئێستا کە ئەندام پەرلەمانانی کە دڵیان لەسەر ئەم یاسا بەڕاستە و خۆ بە دڵی خۆیان وەرگیراون واتە ئەوەش نەبووە لە قائمەیەکی مغلقا بێ و بەڕاستە و خۆ دڵیانە کەواتە کاتێک ئەمە دڵیاناوە دڵی کوردیشی تایە کوردەوەی دنیاوە لەسەر یاسا هەمووی دڵیاوە واتە هەموو ئەندامەکانمان دڵیاوە واتە لەگەڵ یاساکەیا بووین ئێمە باس جارە ئەو خەمەی کە بەڕێزت هەتا لێرە ئێمە لە هەرێمی کوردستانە زۆر باشترین شەڵتەرمان هەیە ئومورەکانمان زۆر لە هەمووی باشترە پەیمان خان من وەکو خۆم کە پارێزەرێک بووم کە لە ڕێکخراوە ئیشم کردووە کەیسێکی ئەگەر ئەو کەیسە کە زەحیە بووە تەمەنی 14 ساڵ بووە کاری پێکراوە لە بەغداوە هێنراوەتە کەرکووک لە کەرکووکەوە هێنراوەتە هەرێمی کوردستان هەموو ئەم شوێنانی پێکراوە هەموو ئەم ئیشانی پێکراوە کە پێوترێ کە دواتر لە بەردەمی لە ناو دادگایەکی هەرێمی کوردستانە کە کاتێ دادوەر لی پرسیوە هەموومانەمان بۆ باس کردووە تەمەنی 14 ساڵە لە 12 ساڵیەوە فرێنراوە ئەمە جلت بۆ کراوە بەڵێ نانت خواردووە بەڵێ تەواو ئەی بۆ کە کاتێکە لە بنکەی پۆلیسەکە کە تویانگر بۆ لێوێ قسەت نەکرد یا کاتێککە لە چەک پۆینتەکانە کە هاتی بۆچی لەوێ نەدوت کە ئەمانە منیان گرتووە یا منیان دەست بەسەر کردووە ئەمە قسەی دادوەرەکەی ئێمە بووە حکمی یاوە لەسەری و حکم بووە بە 2 ساڵ زیندانی ئەو تا لە ناو زیندانە تاوانباریش کراوە لە کۆتایی حکم دراوە کە من پێتەڵام کچێکی 14 ساڵ کە بە هەموو پەیوەندەکان کە تۆ حسابی کە بە هەموو پێوەرەکان کە کەمە حکومراو لە نەبوونی یاسایە ئەمەمان بەسەر هاتووە ئێمە لە هەرێمی کوردستانە ئێستا کە ئەم یاسایە هەیە هەر چەنە سلبیاتی هەبێ وەکو بەڕێستەڵی اینجا دواتر کە لە شەڵتەر هات لە سجن هاتۆتە دەرەوە هەموو ئەو شەڵتەرانە بەڕجاوە تا کۆم کەیسەوەر کەیسەکە کەیسی لێش فرۆشێ مۆری ناگرین لەبەر ئەوەی بۆ شەڵت ئەویش ناتوانێت چونکە کەیسەکانی ئەو جۆرە کەیسانەوە ناگرێن لەبەر ئەوە بە هەموو ئەمانی کێمە باسەکەین کە ئێمە شەڵتەرمان هەیە و شەڵتەرەکانمان بە پێویستە و ڕەنگە ئێمە زۆر پێشکەوتوتر بین و زۆر باشتر بین لە هەرێمی کورد منیش لەگەڵیان هەرێمی کوردستان لە بارودۆخی ژنانە لە گۆڕانی یاساکانە زۆر باشترین بەڵام ئێمە لەناو ئەمەیە کە باس لە ئەو مەوادانی باسەکە کە لیجان دروستەکرێ ئەمانە میزانیەکی زۆر باشی بەپێی یاساکە بۆ تەخسیس کردووە با هەرێمی کوردستان ئەم جارەش نەبێ ئەو تا بەڕێز زۆر بە کورتی چونکە کاتی پرسیاری میوانەکانە دواتر قسەکانت تەواوکە بەس ئەوە من ئەڵێم بەڕێزی ئەو تعلیقەکەم زۆر درێژە ئەو بودجەیە کە ئێستا بەڕێزت خۆت دەڵێ هەمیشە ئێمە لەسەر بودجە کێشەمان هەیە دەبا ئێمە لەمەیانە لەم یاسایە با ئێمە
کێشەی بودجەکە لە خۆمان لە کۆڵ خۆمان بکەینەوانەیە ئەوان یاساکە ئێمە جێبەجێ بکەین لە کاتی میزانی ئەوانە بێ بەڵێ لەسەر ئەو میزانەیە ئێمە شێڵتەر و ئێمە ئەو تاوی کاتێکە کەسێک کە تاوان لێکراوە قوربانیە پێویستی بە تعویزێکا بێت تعویزی بدرێتە ئێمە لێرەیە هیچ ئێمە ئەو بجێمان بۆ دانراوە چونکە ئەبێ ئێمە میزانی ساڵانە بۆی دابرێ ئێمە ئێستا لە کاتی ئێستا هیچ ئەو بجێمان دانەناوە با ئێمە یاساکە بەڕێی من یاساکە جێبەجێ بکرێ لە عێراق دواتر ئەو تعدیلاتانی کە هەمانە لە ڕێگەندا پەرلەمانە بە ڕێزەکانمانە و لە ڕێگەی با کەسانی شارەزا و بەتوانان و لیژنانە دانین ئەو لیژنانە کارا ببن لە هەرێمی من ناچارم پرسیاریش لێ نەکەم چونکە قسەی خۆتێ کرد کاک بەکرد لە کەمتر لە یەک خولەکە تعلیقەکەی خۆبەی زۆر بە کورتی کاتی پرسیاری میوانەکانە ئستخاقەکەمان وەکو یەک نەبوو بەڵام لە ڕاستی هەرتەنها ئەوەندە هەیە ئەو تعلیقی کای لەسەر براری و بەرز دادوەرێکی بەرز پێم وایە ئەوە ینی چڕکردنەوەی برارێکی دادگایە لە شتێکی یینیان لە دقیقێکی زۆر کەماکە ناکرێت عادی لە حکوم بەسەر شتەکە بین من پێم وایە محامی زیاد لە حەقێکی لە بەرسایەکە تا لە قەرارەکە ئایا توانێت ڕاقی لێ بگرێت من دەزانم لەو مناسبترە ئەوە تەقیمی شتەکە بکەین باشترە قسەکانی خۆشەوە کاتی تریشمانە بێ زۆر سپاس بینەرانی عزیز ئێستاش کاتیەوەیە کە میوانەکانی پشت مێزەکە پرسیارەکانی خۆیان ئاڕاستە فەرمو پرسیارەکە بکەم حامد ڕەحیم پرسیارەکەمان ڕاستی ڕێزانخانەکەم ئەڵێ ئێمە کۆمەڵێک ڕێکخرا و سنتەر بۆ پەرلەمانی پێشوو پرۆژەیەکمان تەقدیمی پەرلەمان کردووە ئەوان نیتیانە بوون بەڵام کۆمەڵ ڕێکخراوی تر بوون کردویانە هەر لە بەشی یاسایی ڕەت کراوەتەوانێ لە بەشی یاسایی ڕەت کراوەتەوە کە ڕەتیش کراوەتەوانێ ئایا لە دوای ئەم ڕەتکردنەوەی ئەگەر ئەم حاڵەتە دیاردەیە ڕێکخرا و سنتەر و شەڵتەرەکان کاریان چی بووە ئەگەر بۆتە دیاردە بۆچی هەڵمەتێکی هۆشیاریان دەست پێ نەکردووە بۆ تەوعیەکردنی خەڵق بۆی ئیتر کەس بازرگانی بە ئەو بەجەستەی ئینسانەوە نەکات بەڵێ پرسیاری ترت هەبوو سپاس زەر هەردی هیوە من پرسیارێکم لە کاک بەکر هەیە کە ئەندام پەرلەمانی عێراقە بەڕای بەڕێزیان ئەو خەوشانی کە باسی کرد من خەوشێکتیژە خەمە سەر ئەو یاسایی کە دەرکراوە یاسایی ژمارە 28 بازرگانی نەکردن بە مرۆڤەوە بوارێکی زۆر گرنگی بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەویش گواستنەوەی مرۆڤەکانە بە شێوەیەکی گشتیش کە بەڕاستی من هەستەکەم لەم مێزگردە زیاتر بوو بە بازرگانیکردن بە ئافرەتەوە بەس نەخێر ئێمە ئەو بازرگانیکردن ناوی یاساکە ناوی بازرگانیکردن بە مرۆڤەوە بوارێکی زۆر گرنگی بازرگانیکردن بە مرۆڤەوە یەکێک لە بوارە هەرگرنگەکانیش کە زۆر هەستی پێ ئەکرێ یا ئەبێ هەستی پێ بکەین گواستنەوەی مرۆڤێکە لە شوێنێکەوە بۆ شوێنیشتریا لە وڵاتێکەوە بۆ وڵاتیشتر کە هێجرەی غێرشەرعی پێڵن یا کۆچی ناشەرعی پێڵین ئەو خۆشەی کە من هەستی پێەکەم لەم یاسای عێراق باز نەکراوە هیوادارم ئەگەر پەرلەمانی کوردستانیش هەنگاوێکی تری بۆ جۆرەنا لە تەشریعکردنی یاسایەکە لە بەردوستانە ئەو خەوشە بە بەرچاو بگرێت و چکە یەشێک لە هەر شێوە گرنگەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە کۆچی ناشەرعیە کە هێجری پرسیارت هەبوو نەخێر شوێنێ محەممەد ڕۆژنامەنووس من نەتوانم کۆمنتێک یاگۆ پرسیارێک بێ بۆ پەیمان خان لەسەرەوەی کە یەکەم تەوری قسەکانیا باسی لەوە کرد کە پرۆژه یاسایەکە بوو بۆ بازرگانیکردن بە مرۆڤەوە لە هەرێمی کوردستانە وتی بە بیانی ئەوەی کە ئەو دیاردەیە لە هەرێمی کوردستانە نییە ئێلغایان کردەوە بەڵام ئەو دیاردەیە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە کە ئەکرا ئەندام پەرلەمانەکان زۆر زیاتر جەختیان کرداتەوە و ئافرەتانی کە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ئەهێنرێنە هەرێمی کوردستان و لە ئوتێل و مەطعەم و ماڵەکانە سوکایەتیان پێکرێ بە بازگەکانی هەرێمی کوردستانە هێنا ئێرەوە هەموو بەرپرسەکانیش ئاگادارن لە هاتنی ئەو ئافرەتان و سوکایەتیکردن بۆ ئافرەتانە لە هەرێمی کوردستانە و پرسیارێکی تریشم لێ هەیە تا جیاوازیەکی زۆر نابینێ لە نێوان یاسای بازرگانیکردن لەگەڵ یاسای لەش فرۆشەکەی کە لە پەرلەمانی کوردستانەوە لەسەر یاسای لەش فرۆشەکەی کە یاسای لەش فرۆشی ژنانە ئەمە پێم بڵێ کە تا چەند ئەو یاسایە چۆتە بواری جێبەجێکردنەوە کە کەسانی لەش فرۆش وەکو قوربانی سیر بکرێن نەک وەکو تاوانبار سپاس مەبەستەکەت پێش سپاس ناوم چاتەیە پرسیارەکەم بۆ پەیمانخانە وەکو ئەندامی لیژنەی مافی مرۆڤ کە باسی لە پرۆژە یاسای لەش فرۆشی کرد هەتا ئێستاکانە چ ڕێگیرێکەیە لە بەردەمی ئەو لیژنەیە کە ناتوانن بە تەواوەتی کاری پێ بکەن لەبەرەوەی کە بۆ بە دیاردێکی زەق لە کۆمەلگایە کە چەندەها خێزانی بەرەولادان و لێترازان بردووە ئایا ئەو ڕێگریانە چین لە بەردەمی لیژنەکەیانە کە ڕێگرە لە بەردەم ئەو پرۆژەیە کە بیسەپێنێت و کاری پێ بگرێت لە ناو کۆمەلگایە بۆمان ڕوونکاتەوە سپاس مژدە ئەحمەد پرسیارێک ماڕاستی پەیمانخان هەیە
ئەو هۆکارانە چیەکەوە لە مرۆڤ ئەکا بازرگانی پێوە بکرێ و لە هەمان کاتیشە ناچار ئەبێ یعنی ڕوبەڕووی نابێتەوە ئەوانە ژێردەستی دەستی کەسێک بوون یا بە زۆرم لێ ئەوە هەم پێکراوە ئاتا ئێستا هیچ ڕێکخراوێک هیچ لایەنێک کاری بۆ ئەوە نەکردووە ئەو یعنی ئەوە بنەبڕ بکات کەیتر عنی تەواو مرۆڤ نەجاتی بێت لە دەست ئەوە چووکاسە زۆر دیاردەهەیە لە کوردستان ئەبیستین ئەبینین کە ڕوئەن ئەوانە ینی تا ئێستا هیچ لایەنێک نییە هاوکاریان بکات زۆر سپاس فەرموو دڵشاد عومەر لەوانەیە پرسیارم بۆ هەرسێکیان هەبێ پەیمان خان باسی لەوە کرد کە ئەمە بۆ بە دیاردە بازرگانیکردن بە مرۆڤەوە بەڕاستی ناکرێ خەڵکی کوردستان هەمیشە دوو بەش بێ دەسەڵات دوو بەش بێ هەمیشە ئۆپۆزیسیۆن پێمان بڵێ دیاردەیە مەسەلەن لەمە ئێستا وەک خۆیان باسییان کرد دەسەڵات ئەڵێ حاڵەتە و ئۆپۆزیسیۆنیش دەڵێ یان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەڵێن دیاردەیە بەڕاستی لە وڵاتێکە لە هەر هەرێمێکا بێ دەستگای تایبەت بەم بابەتانە هەبێ کێ تایبەتە بەوەی کە ئامارێک با بە ئێمە بزانین کامیان بەڕاستی دیاردەیە حاڵەتە بەڕاستی بۆیە داواکارم ئەگەر ئامارێک لای پەیمانخان هەیە بۆ ئەوی کە دیاردەیە گوێمان لێ بێ و لیژنەکەیان لە پەرلەمان تا چەند تەنسیقیان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە ڕێزانخانیش ئەگەر بکرێ پرسیارێکمان لێ هەیە ئەوەنەی من تێبینیم کردووە هەر گرفتێکی کۆمەڵایەتی ڕووەدا خێرا یەکسەر دیاردەیە بۆ لە کاتێکا کە حاڵەتە پرۆژە حاضر ناکرێت بۆ لە کاتێکا کە حاڵەتە نیقاشی ناکرێت بەڵێ پرسیارەکەت ڕوونە پرسیارت بۆ کاک بەکرە بوو وڵا کاک بەکرد پرسیارێکم هەیە زۆر بە کورتی زۆر کات نەماوە باشوور و باکووری عێراق کوردستان و باشوور شتی زۆر جیاوازی تایە پرسیارێکم هەیە لەم یاسایی کە لە حکوومەتی عێراقی لە پەرلەمانی عێراقیە دەرچووە لە ناو شیعەکانی عێراقا زەواجی متعە هەیە کە بەڕاستی بەڵای من ئەوەش جۆرێکە لە بازرگانیکردن بە مرۆڤەکانەوە ئایا هیچ ئاماژەیەک بەوە کراوە سپاس ئومێد عەبدوڵڵا پرسیارێ بۆ ڕێزان خان حاڵەتی سوالکردن یان حاڵەتی لەشفرۆشی پێدوان نیە هەندێجا مرۆڤەکان لەبەر لاوازی ئاستی ڕۆشنبیری خۆیان ئەبنە زەحیەی ئەو سپاس بەڵێ بینەرانی عزیز پاش ناوبڕێک وەڵامی پرسیاری میوانەکان وەردەگرین